لبرنامه ئەو ڕێگەری کوردستان ئەسڵایمەتان لەبێتم کاتۆم و کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساق بن تەندروستێکی باشتان هەبێت ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان بارمەتی هاوکارانم کۆمەڵێک بەڕگۆ و بابەتی نەمان بۆ ئامادە کردوون و پێشکەشتانی دەکەین بۆ هیوایی کە سوود لە بەڕگۆ و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. بۆ ئەمڕۆ دوو تەوری سەرێکیمان هەیە کە گفتوگۆی لەسەر دەکەین یەکێک لە تەورەکانماندا باز لە ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ دەکەین کە ئەمڕۆ واتە 37 ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوە یا بڵێ هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە بەرامبەر بازرگانیکردن بە مرۆڤ هەڵبەت دەستنیشانکردنی ڕۆژێکی لەم شێوەیە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە بابەتێکی گرنگە یاخود ڕۆژێکی گرنگە بۆیە ڕۆژێکی بۆ دەستنیشان کراوە نەک ئەوەی کە بە تەنها پرسێکی هەرێمی یاخود ناوچەیی بێ بەڵکو پرسێکی نێودەوڵەتیە لە بەرەوەی کە ئێمە ڕۆژانە لە ڕاگەیاندنەکان لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەیبینین و دەیبیستین کە بازرگانی بە مرۆڤەوە دەکرێت یاخود دەبینین یاخود گوێبیستی ئەوە دەبین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گوێبیستیەوە بووین کە منداڵێک برا دواتر کوژرا و گورچیلەکانی دەرهێنرا بۆ ئەوەی کە بازرگانی پێوە بکرێت ئەمە جگەل ئەوەی کە ئەو کەسانە یاخود ئەو هاوڵاتیانە ئەو مرۆڤانەی کە کۆچ دەکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە ڕێگا دووچاری باندەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە دەبن ئەندامانی جەستەی ئەو کەسانە دەردەهێنێت و بازرگانی پێوە دەکرێت لەلایەکی ترەوە بابەتی سوالکردن کە ئەمەش بۆ خۆی جۆرێکی ترە لە بازرگانیکردن بە مرۆڤ کە کەسێک سەرپەرشتی دەکات واتە باندێکن لەلایەکی ترەوە باندەکانی لەشفرۆشی باندەکانی تری بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود فرۆشتنی مادەی هۆشبەر ئەمانش بۆ خۆیان هەمووی بابەتێکە دەچێتە چوارچەی بازرگانیکردن بە مرۆڤەوە جا زۆر بابەتی تر دەگرێتەوە ئێمە لە درێژەی بەرنامەکەدا لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین ئەو تاوانانی کە دەچێتە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە تاوانەکان چین و لەگەڵیشیدا بە تایبەت لە ڕوویاسایەکەیەوە ئەمە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین کە بکەرانی بازرگانیکردن بە مرۆڤ چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت و لە هەمان کاتیشدا ئەو کەسانی کە دەبنە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ چۆن حەقیان وەردەگیرێت لە ڕووی یاساییەوە چۆن پارێزگاریان لێ دەکرێت و لەگەڵ ئەوەشدا ئایا لە هەرێمی کوردستاندا هەڵبەت لەسەر ئاستی جیهانی ئامارەکان زۆرن بەڵام ئایا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئامارەکان چیمان پێ دەڵێن وە لە نێو جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤدا کام جۆرانەیان زیاترا یاخود بەربڵاوە ئەمە بابەتێکی گرنگ دەبێت کێمە دواتر بەوردی لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین یەکێکتر لە بابەتانی کەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ناجێگیری نرخی دۆلار و ئەو گۆڕانکاریە بەردەوامەی کە بەسەریا دێت بەردەوام بە سەعات و بە دەقە گۆڕانکاری بەسەر نرخی دۆلاردا دێت بەرز و نزم دەکات ئەم ناجێگیری نرخی دۆلار چ کاریگەریەکی لەسەر بازار دروست کردو هەڵبەت لە ماوەی ڕابردوودا بانکی ناوەندی عێراقی بڕی خستنە ڕووی دۆلاری لە نێو بازاڕەکانی عێراقدا کەم کردەوە و لە هەمان کاتیشدا زیاتر مامەڵەکردنی بە کاش ئەنجام دەدا یاخود ئەبووە هاوڵاتیان بە کاش مامەڵیان بە دۆلارەوە بکردایە بڕی حواڵەی کەم کردبەوە ئەمانەش بۆ خۆیان هۆکارێ بوون کە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە خواستێکی زۆر لەسەر دۆلار بەرز بێتەوە لە زانستی ئابووریشدا وایە کە هەر کاتێک خواست زۆر بێ لەسەر بابەتێک لەسەر شتێک و لە هەمان کادا خستنە ڕووکەم بێت ئەوە بەهای بەرز دەبێتەوە یاخۆتەوەتە نرخەکەی بەرز دەبێتەوە دۆلاریش بە هەمان شێوە بوو کاتێک کە خواستەکە زۆر بوو خستنە ڕووکەم بوو خواستێکی زۆری لەسەر بوو نرخی بەرز بۆ بە بەرامبەر بە بەهای دیناری عێراقی بەڵام دواتر بانکی ناوەندی سیاسەتی خۆی گۆڕی ئەوە بوو کە خستنە ڕووی دۆلاری زیاد کرد بە شێوەیەک کە ڕۆژانە زیاتر لە 200 میلیۆن دۆلار دەخاتە نێو بازاڕەوە کە ئەمەش بۆ خۆی ڕاستەخۆ کاریگەری هەبوو لەسەر نزمبوونەوەی بەهای دۆلار و بەرزبوونەوەی بەهای دیناری عێراقی بەڵام هێشتا نەگەیشتەوە ئەو ئاستی جارانی بەهای دۆلار کە هەیبوو یاخو بڵێن بەهای دیناری عێراقی کە هەیبوو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەواتە پێشبینیەکان چی دەبێت چی ئامڕازە بۆ ئەوەی کە بتوانرێت کە بەهای دۆلاری ئەمریکی زیاتر دابەزێت بەرامبەر بە بەهای دیناری عێراقی و بەهای دیناری عێراقی بەرز ببێتەوە ئەمەش بابەتێک دەبێت دواتر بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین دەچینە لای بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان
دەچینە بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە باس لەوە دەکات ژنان زیاتر گرفتی کەمی ئاسنیان هەیە هەڵبەت کاتێک کە دەچی پشکنین دەکەین ڕەنگە زۆر جار ئەوە بەرچاو ماکەوت بیاخ و تێبینیەوەمان کردبێ کە کەمترن ئەو پیاوانەی کە دووچاری کەمی ئاسن ببێتنەوە یاخود کێشی کەمی ئاسنیان هەبێ زیاتر خانمانن جایتر ئەگەر بەهۆی دووگیانیانەوە بێ یاخود هەر هۆکارێکی ترکە لە درێژەی ئەم راپۆرتەدا کە هەوار بۆی ئامادەکردووی گوێبیستی دەبین و دەزانین کە بۆچی ژنان زیاتر دووچاری کەمی ئاسن دەبنەوە. بۆچی ژنان زیاتر مەترسی کەمبوونەوەی ئاسنیان هەیە؟ توێژینەوەکان دەریان خستووە کە ژنان زیاتر مەترسی توشبوونیان بە کەمی ئاسن هەیە. بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لاسەدا 33 ژنانی ئاسایی و لاسەدا 40 ژنانی دووگیان و لاسەدا 42 مناڵانی جیهان تووشی کەمی ئاسن دەبنەوە. ئاسن کاپێکێنەری هیمۆگلۆبینی خوێنە کە پرۆتینێکی ناوخۆڕۆکە سوورەکانی خوێن و ئۆکسجین لە سیەکانەوە دەگوازێتەوە بۆ شانەکان. پێکاتێکی تری پرۆتینێکە بە ناوی مایۆگلۆبین کە ئۆکسجین بۆ ماسوولکەکان دابین دەکات. ئەمەش کاریگەری لەسەر مێتابۆلیزمی لەش هەیە. جگە لە ڕۆڵی ئاسن لە پرۆسەی گەشەکردن و کارکردنی ئاسایی خانەکان. بەڵام ماڵپەڕی ئەمریکی هێڵت نیوز بڵاوی کردوتەوە کە ژنان مەترسی کەمی ڕێژەی ئاسنیان هەیە بەراورد بە پیاوان. هۆکارەکان جیاواز و باون بەهۆی ئەوەی خانمان زیاتر تووشی کەم خوێنی دەبن کە چەندین هۆکار لە پشتی کەم خوێنی و دواتر دەبنە هۆی کەمی ئاسن. هۆکارەکان جیاواز و باون بەهۆی ئەوەی خانمان زیاتر تووشی کەم خوێنی دەبنەوە کە چەندین هۆکار لە پشتی ئەم کەم خوێنیەوەن و دواتر دەبنە هۆی کەمی ئاسن. هەروەها یەکێک لەو هۆکارانە بریتیە لە خوێنبەربوونی سووری مانگانە بەمەش لە لەدەستدانی بڕێکی زۆر لە خوێنە لا مانگێکی دیاریکراودا یاخود لە کاتی دووگیانی و مناڵبووندا یان خراپی هەڵمژینی ئاسن لەلایەن گەدا لاوانەیە بەدخۆراکی و یان خراپی هەڵمژینی ئاسن لەلایەن گەدەوە کە ئەمەش دەبێتە هۆی بەدخۆراکی و نەخواردنیە و خۆراکانی کە دەوڵەمەندن بە ئاسن وەکو گۆشت و بەرهەمە ئاژەڵەکان هەروەها ڕێجیمکردنی هەڵە و دابەزاندنی هەڵەی کێش. نیشانەکانی کەمی ئاسن بریتین لە هەستکردن بە ماندوێتی بەردەوام و بێهێزی و زەردبوونی پێست، گرژبوونی سنگ و نەمانی تەرکیز. باشترین ئەو ڕێگەیانەی کارەگری لە کەمی ئاسن دەکەن بریتین لەمانە: هەڵبژاردننی سیستەمێکی خۆراکی پڕ لە گۆشت و ماسی کا دەوڵەمەندە بە ئاسن جگە لە هەندێک خۆراکی دیکە وەکو بڕۆکلی و کونجی و نیسکی کوڵاو و قەیسی و شکراو دەتوانن ڕێژەی ئاسن لە ژناندا بەرز بکەنەوە با هیوای تەندروستیەکی باش. شیر لەگەڵ ئەوەی کە یەکێکە لە خواردنەوە بە تام و بە چێشەکان لەگەڵەوەی کە خواستێکی زۆریشی لەسرە بەڵام لە ڕووی تەندروستیشەوە سوودێکی زۆری هەیە بۆ مرۆڤ بۆ کەسانێک کە دەیخۆنەوە. ڕەنگە کەسانێک هەبن کە ئارەزوی خواردنەوەی شیر نەکەن بەڵام لەگەڵ ئەوەی کە نەخۆنەوە بەڵام ئەگەر بیر لە سوودە تەندروستەکانی بکەنانە ڕەنگە لەبەر سوودە تەندروستەکانی شیر بخۆنەوە. جا لەم بابەتەدا باز لە خواردنەوەی شیر دەکات کە لەش شێردار دەکاتەوە و تیونێتی دەشکێنێت. بابەیەکەوە بینەری زانیاری زیاتر بین دەربارەی شیر. ئەو خواردنەوەیە کامەیە کە لەشی مرۆڤ بە شێداری دەهێڵێتەوە. باشترین خواردنەوە بۆ شێدارکردنەوەی لەشی مرۆڤ لە وەرزی هاویندا و کاتێک هەست بە تینوێتێکی زۆر دەکرێت و لە شیش پێویستی بە شێدارکردنەوە هەیە بریتیە لە خواردنەوەی شیر بەگشتی. ئەگەر جۆری شیری ساردیش بێت ئەوە زۆر زیاتر لە شێدار دەبێتەوە و هەستکردن بە تینوێتیش لە مرۆڤەکاندا کەم دەکاتەوە. لەوانەیە زۆرێک لە خەڵک پێیان وابێت تەنها خواردنەوەی ئاوی سارد دەتوانێت تینوێتیان پشکێنێت کاتێک کە وەرزی گەرمای تاقەت پڕووکێن ڕوو لە ناوچە جیاوازەکانی جیهان دەکات. وابڕێکی زۆر لە ئاو دەخۆنەوە بەڵام بە پێی لێکۆڵینەوەیەکی نوێ تەنها ئاو تینوێتی ناشکێنێت بەڵکو بە پێی توێژینەوەیە کە لە زانکۆی ساند ئەندرۆس لە سکۆتلاندا ئەنجام دراوە بەراوردکاری دەکات
لا نێوان خواردنەوەی ئاو لەگەڵ خواردنەوەی شیر و جیازی دەکات لە ڕووی شکاندنی تینوێتی و شێدارکردنەوەی لە شی مرۆڤەکان. باوتەی ڕۆناڵد ماوگان نووسەری توێژینەوەکە و مامۆستا لە قوتابخانەی پزیشکی زانکۆی سانت ئاندرۆس دەڵێت جەستە لە وەرزی هاویندا پێویستی بە خاوکردنەوەی شلەکانی جەستەیە. بەم پێش خواردنەوەی شیر دەتوانێت شلەکانی جەستە شل بکاتەوە و بڕێکی باش لە ئاوی جەستەش دابین دەکات. خواردنەوەی شیر باهۆی پێکاتە جیاوازەکەیەوە شێدارکەرەوەیەکی ناوازەیە بۆ لەشی مرۆڤەکان و زۆر کاریگەرترە لە ئاوی ئاسایی. بەو پێی شیر لاکتۆز و بڕێک لە پرۆتین و چەوری جیاوازی تێدایە. هەموو ئەمانە یارمەتی خاوکردنەوە و بەتاڵکردنەوەی شلەمانیەکان دەدەن لە گەدە و پاراستنی شێداربوونی لەش بۆ ماوەیەکی درێژخایەنتر بەردەوام دەکەن. هۆکارەکەشی پەیوەندی بە چۆنێتی وەڵامدانەوەی جەستەی مرۆڤەکانەوە هەیە بۆ خواردنەوەکان. باس لەوەش دەکات کە شیر سۆدیۆمی تێدایە کە وەک ئیسفنج کار دەکات و ئاو لە جەستەدا دەهێڵێتەوە. ئەو خاڵەی لە ئاوی ئاسایی جیای دەکاتەوە ڕاگررتنی دەرهاوێشتەی میزە لە مرۆڤەکاندا. لە هەمان توێژینەوە باس لە سوودێکی تری شیر دەکات کە ئەگەر شیری کەم چەوری بەکاربهێنرێت بۆ چارەسەرکردنی سکچوونیش بەکاردێت، بەڵام بەمەرجێ شەکر و چەوری تێری تێدا نەبێت. لەم حاڵەتەشدا شیر بەهۆی پێکاتێکی چەوریەوە ئاوی جەستە ڕادەگرێت و باڵانس لە نێوان شێداری و شکاندنی تینوێتیش دروست دەکات. لە کۆتایی ئەم توێژینەوەیەدا هاتووە کە دەبێت واز لە خواردنەوەی خواردنە گازیەکان و شەربەتە جیاوازەکان بێنرێت لە وەرزی هاویندا، چونکە ناتوانێت جەستە بە شێداری بهێڵێتەوە و تینوێتیش پشکێنێ، چونکە ئەم خواردناوانە دەچنە ناوڕی خۆڵە باریکە و شەکرێکی زۆری تێدا کۆ دەکەنەوە. لا ڕێگەی پرۆسەیەکی فیزیۆلۆژیشەوە کە پێی دەوترێت ئۆسمۆزی شل دەبنەوە و جەستە شێدار ناکەنەوە. هەمیشە باشتر وایە ئەو شیر وەکو شێدارکەرەوە بخورێتەوە لا وەرزی هاویندا با هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان. بەڵێ خۆشەویستان، دەچینە لایەکێکتر لە بەڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان. بەڕگەی کوردستانی نوێیە کە دیارتری ماشێتەکان بۆ ئێوە دەخەنینەوە. ئەم ژمارەی کوردستانی نوێ کە ئێستا لە بەردەستی مندایە ژمارە 8969 یەکشەممە 30 2023 کە کۆمەڵێک ناونیشان و بابەت لە خۆ دەگرێت. بابەتەکان کۆمەڵایەتی تێدایە، سیاسی، ئابووری، وەرزشی، ئەدەب و هونەر، هەموو بابەتەکان لە خۆ دەگرێت. لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە ئامانجی سەرۆک باڤڵ خزمەتی خەڵک و پاراستنی دەستکەوتەکانە. دەچینە لاپەڕە دوو کە چەند بابەتێک لە خۆ دەگرێت. یەکێک لەوانە یەکێتی و پارتی لە دەباشان کۆ دەبنەوە. لەلایەکی ترەوە بەو ئومێدەی کۆبوونەوەی دەباشان یەکڕێزی لێ بکەوێتەوە. لەلایەکی ترەوە ئامانجی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی خزمەتی خەڵک و پاراستنی دەستکەوتەکانە. دەچینە لاپەڕە سێ، ئەمیش بە هەمان شێوە چەند بەرگە و بابەتێک لە خۆ دەگرێت. یەکێتی و یەکگرتو و هاوڕان گەشە بەکاری ڕێکخراوەی بدرێت. لەلایەکی ترەوە دیمەنێک لە شەوەزەنگی شکست و ڕۆژگاری هەستانەوە. لەلایەکی ترەوە ئاراس محەممەد ئاغا دەڵێت سەرۆک باڤڵ لەسەر ڕێبازەکەی مام داکۆکی کارە. لەلایەکی ترەوە حەسەکە بێ ئاوی و کارەساتی مرۆیی لێ دەکەوێتەوە. دەچینە لاپەڕە چوار و بە ناونیشانێکی گەورە نووسراوە ئاسایشی خۆراکی جیهانی و دانەوێڵەی ئۆکرانیا، کەمە بابەتێکە لەلایەن لاوکۆ یاسین سەعیدەوە ئامادەکراوە. لە لاپەڕە پێنجدا چەند بابەتێک لە خۆ دەگرێت، یەک لەوانە تەرخانەکردنی بودجێی پێویست هۆکاری تاوانەکردنی بەنداوەکانە. لە هەرێمی کوردستان 7 بەنداو زیاتر لە 97 پۆند هەیە و پێویستی بە 270 بەنداوی بچووک و مامناوەند و 10 بەنداوی گەورەی تر هەیە. لەلایەکی ترەوە دکتۆر شوان ئادەمەیڤز دەڵێ لێم دەپرسن، واتە بابەتەکەی لە ژێر ناونیشانی لێم دەپرسن. دەچینە لاپەڕە شەشەمیش بە هەماشەوە چەند بابەتێک لە خۆ دەگرێت. مام لە شام، ئاگری شۆڕش لە ئەلشەرارەوە کلپەیسن، ئەلی شەمدین ئەم بابەتی نووسیوە و
دەڵێت مام جەلال شامی کرد بە سەرەتایەک بۆ هەنگاوەکانی دواتری لە پێناوی هەڵگرساندنەوەی شۆڕش لە چیاکانی کوردستان هەر لەوێوە دەستی کرد بە ئامادەکاری و کۆکردنەوەی توانا و هێز لە هەموو ڕوویەکی سیاسی و سەربازیەوە. لە لاپەڕە حەودا کە بە هەمان شێوە چەند بابەتێک لەخۆ دەگرێت، یەکێک لە دیارترین بابەتەکان کورد خوێنی بۆ دیموکراسیەکەی کەرکووک داوە. لەلایەکی ترەوە جەمال ئارێز بابەتێکی هەیە لەژێر ناونیشانی باگراوەند و بەغدا و هەرێم. دەچینایەکێکی تر لە لاپەڕەکان لاپەڕە هەشتی کوردستانی نوێ دەڵێ پەیوەندی ئەمریکا و نازیەکانی ئەڵمانیا لە نێوان ساڵانی 1933 تا ساڵی 1939دا سەدان کۆمپانیای ئەڵمانی لەگەڵ کۆمپانیاکانی ئەمریکادا یەکیان گرت. لە لاپەڕەنۆدا بابەتێکە دەڵێ دکتۆر محەممەد کەساس پێشمەرگەی چەک و قەڵەم. کەساس ئەو زاتە بوو کە کۆڵدانی نەدەزانی هەر دەرفەتێکی بدۆزیایەتەوە بۆ خزمەتکردنی کورد و کوردستان درەغی نەدەکرد. ئەنفال کۆڵی پێنەدا و گیانی بەرزی کوردایەتی هەمیشە لە لووتکەدا بوو. لاپەڕەدا چەند لۆگۆ ناونیشان و بڵاوکراوەیەکە لە لاپەڕیانزەدا کە چەند بابەتێک لە خۆ دەگرێت لەبارەی ڕۆمانی 5 کاتژمێرەوە بابەتەکە بڵاو کراوەتەوە، بەرگی کتێبەکەی تێدا بڵاو کراوەتەوە. 5 کاتژمێر لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەستی بردووە بۆ زۆر تەوەر و بابەتی هەمەچەشنی بایەختار، بابەتی هەنووکەیی، کێشەی شەقام و قسە و باس لەسەر گەنج، ژن، بازاڕ، وەفا، هیوا، خۆشەویستی، تۆندڕەوی. یەکێکتر لە بابەتەکان کە لە لاپەڕەیانزەی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە گەشە و سەرکەوتن کە بابەتێکە ئەرشەد تەحسین نووسیوێتی و لەژێر ناونیشانی بەهای تەمەن. لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا کۆمەڵێک بابەتی ئەدەبی و هونەری تیادا بڵاو کراوەتەوە. ئەکتەرە میوزیک ژەنەکە چۆن پێگەیشت، لەلایەکی ترەوە ئایکۆنی بەرەنگاری لە ئەدەبی بەرگریدا و چەند بابەتێکی تری تیادا بڵاو کراوەتەوە. جەدەلی هونەر و کۆمەڵ لە کۆڕێکدا کتێبی ڕاگەیاندراوی ڕۆژنامەوانی کرایەوە. لەلایەکی ترەوە کتێبێکی ئەکادمی لەبارەی میدیای بینراوە بڵاو دەکرێتەوە. من لە دیارترین ناونیشانانە بوو کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە بۆ هیوایی کە ئێوەش کوردستانی نوێ بەدەستخەن و تەواوی بابەتەکان بە وردی بخوێنەوە و کۆمەڵێک زانیاری زۆر باش و وردی تێدایە. دەچینە لای یەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ڕۆمان بڕگی دەنگی ڕەسەنە. دەنگی ڕەسەنی ئەم جارەمان زایر جەلالە. کەس ناکەم بۆ بەختی خۆمەگێریم، ئیلا کەس ناکەم بۆ بەختی خۆمەگێریم، دڵی خۆم بۆ تۆ هانی زاڵم قەدر نازانی، دڵی خۆم بۆ تۆ هانی زاڵم قەدر نازانی، دایم دڵم ئەشکێنی ڕۆژێگە بێنام دوێنی، دایم دڵم ئەشکێنی ڕۆژێگە بێنام دوێنی. چاوکەڵا تۆ تۆراوم دڵم تەنگە و گریاوم، چاوکەڵا تۆ تۆراوم دڵم تەنگە و گریاوم، باهم گرفتار بی لە عشقم شەرمازار بی، باهم گرفتار بی لە عشقم شەرمازار بی، هێندەت لێ پاڕاماوە ڕوود نەکرد باڵاماوە، هێندەت لێ پاڕاماوە ڕوود نەکرد باڵاماوە.
دڵی خۆم بۆ تۆ هانی زاڵم قەدرت نازانی دڵی خۆم بۆ تۆ هانی زاڵم قەدرت نازانی شەرت بێ ڕۆژێکم مابێ نەهێڵم دڵمدا بێ شەرت بێ ڕۆژێکم مابێ نەهێڵم دڵمدا بێ دێی دەگەڕی لە شوێنم ئەوسەکە من ناتوێنم دێی دەگەڕی لە شوێنم ئەوسەکە من ناتوێنم. بازرگانیکردن بە ئەندامانی جستەی مرۆڤەوە بابەتی سوالکردن ئەو بابەتی کە کەسێک سەرپەرشتی دەکات لە ژێر ناونیشانی یان لە ژێر سەرپەرشتی کەسێکدا و باندێک کۆمەڵێک کەس کۆ دەکاتەوانێت کە لەسەر شەقامەکان سوالیان پێ دەکات جایتر ئەگەر منداڵ بن یاخود گەورە بن لە لایەکی ترەوە باندەکانی لەشفرۆشی لە لایەکی ترەوە باندەکانی بەکارهێنان و فرۆشتن و مامەڵەکردن بە مادەی هۆشبەرەوە هەموو ئەمانە دەچنە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە هەر ئەمانەنا بەڵکو چەندین بابەتی تر کە ئێمە لە درێژی ئەم تەوەرەدا باسی لێ دەکەین کە بازرگانیکردن بە مرۆڤەوە چی دەگرێتەوە و لە هەمان کاتدا ئەمڕۆ کە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤە لە پێنە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیاندا لە پێنە هۆشیارکردنەوەی مرۆڤدا هەڵبەت دەستنیشانکردنی ڕۆژێک لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە بابەتێکی گرنگە بۆ هەر بابەتێک کە ڕۆژێکی بۆ دەستنیشانکرا هەڵبەت گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە کە ڕۆژێکی بۆ دەستنیشان کراوە نەک ئەوەی کە لەسەر ئاستی هەرێمی بێ یاخود ناوچەی بێ بەڵکو بابەتەکە بابەتێکی نێودەوڵەتیە بابەتێکی گرنگە ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم بازرگانیکردن بە مرۆڤە ڕوو لە زیادبوونە. ڕۆژانەی گوێبیستی ئەوە دەبین کە کاتێک هاوڵاتیان کۆچ دەکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە ڕێگا دووچاری باندەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە دەبن دەیان کوژن ئەندامانی جەستەیان دەردەهێنن بۆ ئەوەی کە بیفرۆشنەوەتە بازرگانی پێوە بکرێت. جا ئێمە ئەمڕۆ لە ڕووی یاسایەکەیەوە باز لە بازرگانیکردن بە مرۆڤەوە دەکەین کە بزانین لە ڕووی یاساییەوە بکەرانی ئەم کارە چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت و سزاکانیان چی دەبێت و لە هەمان کاتیشدا قوربانیەکان چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت چۆن مافەکانیان وەردەگیرێت چۆن پارێزراو دەبن. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز نەژاد ئەبوبەکر کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکار و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمە دامادن. کاک نەژاد بانیت باش بەخێراتی. زۆر سپاس کاک نەژاد هەروەکو سەرەتایەک لە ڕووی یاساییەوە بزانین چۆن پێناسە کراوە بۆ بازرگانیکردن بە مرۆڤ و ئەو تاوانانی کە دەچێتە چوارچێوەی بازرگانیکردن بە مرۆڤ زیاتر چی و چی لە خۆ دەگرێت. زۆر سپاس خاتونور بەیانی بەڕێز باش بەیانی بینەرانی گەلی کوردستان باش دەستخۆشی و سپاس بۆ بەڕێزت بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە بەڕاستی تایبەتی لەمڕۆ کە جەنابەت فەرموود ڕۆژی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەموو جیهاندا هەڵبەتە ڕۆژێکی گرنگە بۆ لە بەرووی نەک تەنها لە هەرێمی کوردستان و لە عێراق بەڵکو لە هەموو جیهان جۆرەها چالاکی ئەنجامەدرێت بە مەبەستی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا بەری بازرگانیکردن بە مرۆڤێکە لەو تاوانانەی کە پێویستی بە هۆشیاری هێنەوەن تاکانی کۆمەڵگە تا بتوانین ڕوبەڕووی بینەوە بەرەنگاری بینەوانێ چونکە ئێستا باسی ئەەکەین کە تاوانێکی جیاوازە لە تاوانەکانی تر بەڕاستی تاوانێکی تۆزێک ئاڵۆز و نادیارە هەموو جارێک ئەڵێن کە ئەم تاوانە بە ڕۆژی ڕووناک ڕوو ئەیات لەبەر چاومانە ڕوو ئەیات بەڵام نایبینین شاراوەیە تا ڕادەیەک بینەوە سەر بابەتی ئەمە بۆ کەسەکانی شەر بە هەمان شێ کاک نەژاد ئەکرێت کەسێک بازرگانی پێوە بکرێ خۆی هەستی پێ نەکات بەدڵنیاییەوە یەکێک لە حاڵەتەکان کە زۆربەی ئەو قوربانیانەی ئەبن بە قوربانی ئەم تاوانە هەندێک جار هەستی پێ ناکەن هەستی پێ ناکەن لە عیلاقەیەکان کە ئەچەوسێنرێنەوە ئیستیغلال ئەکرێن بۆیە بەردەوامی پێێن تەنانە یەکێک لە هۆکارەکان کەواکات پەنانە بات بۆ لایەنی پەیوەندیدار و داوای یارمەتی بکات کە ئێستا لەوانەیە بە زیاتر باسی بکەین. بگەڕێنەوە سەر پێناسەکەی و بەدەر لە پێناسە یاساییەکەی پێشەوەی باسی پێناسە یاساییەکەین بە شێوەیەکی گشتی بۆی بینەرانیشمان بەڕاستی بزانم کە بەسمان چه کاتێکڵین بازرگانیکردن بە مرۆڤ چکە ناوەکە تۆزێک هەر لە خۆیەوە ناوێکی لەوانەیە غەریب بێت لەوانەیە کڕین و فرۆشتن وەلو کڕین و فرۆشتنیشی دێتە ناو بەڵام دەتوانین بڵین خراپ بەکارهێنان یان ئیستیغلالکردنی کەسێک لەلایەن کەسێکی ترەوە بە مەبەستی بەدەستهێنانی سوودێکی مادی جا ئەم خراپ ئەبێ سوودە مادێکی لەگەڵ دابێت ئەجاتێتە چوارچێوەی بەدڵنیاییەوە کە ئەگەر باسی تەفاسیل بکەین و بینە ناوەوەی کە چ ڕوکنێک
لە ڕکوونەکانی تاوانەکە جیای ئەکاتەوانەی لە تاوانەکانی ترمان کاتوانین ئێستا زیاتر باسی بکەین و ئەم تاوانە لەگەڵ هەندێک لە یاسا بەرکارەکانی تریش لە هەرێمی کوردستان و عێراق تێکەڵ هێرش ئەبێت بۆیە ئاسان نییە ناسینەوەشی بەڕاستی. جا ئەم خراپ بەکارهێنانە ئەکرێت لە کاری زۆرم لێ بێت، ئەکرێت لە دەرۆزەکردنا بێت، ئەکرێت لە بەکارهێنانی خراپ بێت لە لەشفرۆشیە، ئەکرێت بازرگانیکردن بە ئەندامانی جەستەوە ویان هاوسەرگیری زۆرم لێ ویان بەسەر بازگرتن. طبعاً چۆن ئەمە ڕوئەیات سەرەتا بەخستنە سەرکار دەست پێ ئەکات یان گواستنەوەی کەسێک لە جێگەیەکەوە بۆ جێگەیەکی تر ویان وەرگرتنی کەسەکان لە ڕێگەی بەکارهێنانی هێز هەڕەشەکردن بە بەکارهێنانی تەنانەت شەرتیش نییە هێزەکەش بەکاربێنێ بەڵکو هەڕەشەکردن بە بەکارهێنانی هێز و فراندن و حجزکردن بۆچی بەمەبەستی بەدەستهێنانی منفعەتێکی مادی. طبعاً تاوان باران خاڵی لاوازی کەسەکان ئەخۆزنەوانێ بۆ ئەوەی ئیستیغلالیان بکەن و بەکاریان بهێنن لەم جۆرە کارانی کە باسمان کردن و داتاکانیش پێمان ئەڵێن زۆربەی ئەوانەی تووشی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ ئەبن و ئەبن بە قوربانی ئەم تاوانە ئافرەتان و مناڵانن. هیچ ئامارێکت لایە لەسەر ئاستی جیهانی و تایبەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان داتاکان لەسەر هەموو جیهان بە شێوەیەکی گشتی داتاکان نادیارن بۆ لە بروی وتمان ئەو کەسانی کە تووشی ئەم تاوان بن با بڵێن پەنا نابن بۆ لایەنی پەیوەندیدار و تۆمار ناکرێت و داوا تۆمار ناکرێت بەڵام بەپێی راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەم ساڵ لە مانگی حوتە بڵاو بۆوانێ ساڵانەوە بە بەردەوامی زیاد لە 27 ملیۆن کەس لە هەموو جیهانە قوربانی ئەم تاوانەن لەبەری تاوانێکی پڕقازانجە بە دووهەمین تاوان لە دوای لە دوای بازرگانیکردن بە مادەی هۆشگۆڕ و بە چەکەوانێ بۆیە تاوانێکی پڕقازانجە و تاوان باران پەنای بۆ ئەبن یەکێکە لە تاوانە بەربڵاوەکان و ژمارەکەشی لە زیادبوونایە و چەندین هۆکاریش وە ئەکات کە ئەم ژمارەیە بەردەوام لە زیادبوون نابێت. لەسەر ئاستی هەرێم هیچ ئامارێکی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە بینی 200 بۆ 400 هزار ساڵانە ئەکرێت کە ئەم ژمارەیە زیاتر کەمتر بێت. لە هەرێمی کوردستان ساڵانە ئاماری فەرمی بڵاو ناکرێتەوانێ بۆیە ناتوانین بڵین ئامارێکی دقیق و دروستمان لەلایە بۆ تایبەتی لە هەرێمی کوردستان یان بە عێراق بە شێوەیەکی گشت. باشە لە کۆتا خاڵ لەو تاوانانی کەوتە دەچێتە چوارچەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوانێ وتە سەربازکردن بە سەربازکردن بەڵێ ئەوە مەبەستە چی ئەگەر ڕوونکردنەوەی لەسەر بۆ نمونە لە فترەی ڕابردووە ئێمە بابەتی داعش هاتە پێشەوانێ ئەوان ئەو منداڵانیان ئەگرت و بەکاریان هێناوەکو سەرباز زۆر ئەمانویست و ئێستاش تەنانەت کە ئاسەوارەکانی ئەو شەڕ و تاوانکاریانی کە دامانی داعش کردیان کەم نەبوون بۆی ئەو منداڵانیان ئەگەر خۆ بەکاریان ئەهێنان لە بابەتی سەربازیە و چەکداریان ئەکردن و بۆ مەرفەعەت و بابڵین سوودی خۆیان بەڕاست بۆ خزمەتی سەربازی ئەکرێت کە تەمەنیان منداڵ بێ یا بڵێ منداڵ بەکار بهێنن دەچێتە چوارچەوەی بازرگانیکردن بە مرۆڤ یان زۆرە ملیەکەش بۆ خۆی گە کەسێکی کامڵیش بێ هەر ئەچێتە چوارچەوەی ئێمە کاتێک ئەڵێن کە منداڵان و ئافرەتان زۆرترین ڕێژەی قوربانی ئەم تاوانە پێگەێنن مانای ئەوە نییە کە پیاوانیش ناگرێتەوە بەڵکو هەموو کەسێک ئەگرێتەوانێ لە بۆ هەموو کەسێک هەندێک جار بابەتێکی تر هەیە کە ئەمێ باسیکەم لێرە و تێئەگەین کە تەنها کرێکارانی بیانی ئەگرێتەوە ئەم تاوانە نەخێر هەموو کەسێک ئەگرێتەوە بەڵام ئەتوانین بڵین کێ زیاتر معڕەزە کێ زیاتر ئەوە ئەگەری ئەوەی هەیە تووشی ئەم تاوانە بێت بە دڵنیای ئەوانەی کە باری داراییان لاوازە و پێویستیان بارە هەیە ئەکرێ بە ئاسانتر هەڵبخەڵەتێنرێن ئەکرێ بە ئاسانتر ئیستیغلال بکرێن و کرێکارانی بیانی یەکێکترن لەو کەسانە و ئەو کەسانی تریش کە ئەچێتە بابەتی چوارچەوەی ئەندامانی جەستەوانی و کە پێویستی بۆ ئەندامانی جەستە و بۆیە هەندێک کەس هەیە زیاتر کە معڕەزە تووشی ئەم تاوانە. باشە هێنانی کرێکارانی بیانی دەتوانێت بڵێن یەکێکە لەو ڕێگەیانەیە ڕێگە خۆشکەرە بۆی کە ئەم بازرگانیکردن بە مرۆڤەوە ڕوو لە زیادبوون بێت لایانی دارایەکەش بە هەماشەوە خاڵێکی تر چیتر هۆکارە یان چیتر پاڵنەرە چیتر ڕێگە خۆشکەرە بۆی کە ئەم بازرگانیکردن بە مرۆڤە ڕوو لە زیادبوون بێت. نەگڕوو لە زیادبوون بەڵام چەندین بە دڵنیا ڕوو لە زیادبوونیش بەڵام هەندێک لە هۆکاری سەرەکی هەیە کە وا ئەکات تاوانی بازرگانیکردن هەبێت بوونی هەبێت یەکێک لەوانە نائیستیقراری و نەبوونی ئەمان و ئیستیقرارە ئەمن و ئاسایش لە وڵاتاندا شەڕ هەژاری یەکێکە لە هەرە
لە هەرە هۆکارە سەرەکیەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بابەتی نەخوێندەواری و نەزانین بە مافەکانی خۆت لەوانەیە سە باسی کرێکاری بیانی ئەەکەین کاتێک کە تۆ کرێکاری بیانی لە هەموو لە زۆربەی وڵاتان هەیە هیچ کێشەیەکی تیان نیە علاقەیەکی یاسایە لە بینی خاوەنکار وە کرێکار گرێبەست هەیە بەڵام کاتێک ئیستیغلال هاتە ناو بابەتەکەوانێ مافەکانی پێنەدرا بە گوێری ئەو ڕێکەوتنی لە نێوان خاوەنکار و کرێکارەکرا بە گوێرەی گرێبەستەکە کاریکردنی زیاتری پێکرا لە دەرەوەی ئەوەی کە یاسا ڕێگەمان پێەیە بەبێ ئەوەی قەرەبوو بکرێتەوانەیە ئەمانە ئیستیغلالەکەیەتە پێشەوانێ سەر ئەکێشێت بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ بۆچی ئەم نمونەیەمان هێنا باسی نەخوێندەواریمان کرد باسی هەژاریمان کرد کە ئەوانە چۆنەڵێ هۆکاری ئەم تاوانەنووە ئەکرێ بەرەو زیادبوونیش بیان ئاستی هۆشیاری یاسایی تاکی کۆمەلگای کوردی چۆنە لە چ ئاستێکدا کاکنەشادە ئەنی تا چەند ئاگاداری ئەوەیە کە بۆ نمونە ئەو کردارانی کە بەرامبەری ئەنجام دەدرێت ئەمە بازرگانیکردنە بە مرۆڤ و لەگەڵ ئەوەشدا ئاگاداری ئەوە بێ کە یاسایەک هەیە پارێزگاری لەم دەکات بەڕاستی لە بەرەوەی هیچ داتایەک لە بەردەستی منان نییە ناتوانم بڵێم بەدڵنیایە لە ئاستی پێویستانیە لە ئاستی چاوەڕوانکردنانیە بۆ لە بەرەوەی ئەگەر هاتو هەرێکێک لە خۆمان ئاشنابین بۆ مافانەمان لە هەر جێگێگە لە شوێنی کارا بێت لە دەرەوەی کارا بێت تەنانەت بەرامبەر جێبەجەکارانی یاسا لە ژیانی ئاساییە ژمارەیەکی زۆر لە یاسا و ڕێنمایی و ئەوانەمان هەیە لە هەرێمی کوردستانە هەمووی بەرکەوتی هەیە لەگەڵ هەرێکێک لە تاکەکانی زۆربەی با بڵێن ئەگەر نەڵێن هەمووی بەرکەوتی هەیە لەگەڵ ئێمە بۆیە گرنگە ئەمە لیان ئاشنابین و لە یاساشە هەموو جارێک ئەوە هەیە هیچ تۆ عزرێکرد نییە بڵێ من وەڵان نەمزانیوە کە ئەمە یاسایە نەمزانیوە ئەمە ئەبێ من بەو جۆرە تەعامل بکەم یاسا ئەوە نازانێت لەو ڕۆژەی بڵاو کرایوانە لە ڕۆژنامەی فەرمی وقاعی کوردستان جێبەجێ ئەبێ و بەسەر هەموومانە ببێ هیچ جیاوازی ئەزانێ پارە پەیداکە بەڵام نازانێت کەمە یاسایەکە و قەدەغەیە بەدڵنیاییەوە و بە تایبەتی کاتێک تۆ گرێبەستێک واژوو ئەەکەیت ئەبێ ئەو گرێبەستە بخوێنیتەوانێ بزانی ئەرکەکانی سەرشانت چێکە تێدا دیاری کرا بزانی مافەکانت چێ بۆی سبینی ئەگەر ئەو مافانە نەدرایە داوایان بکەیتەوانێ هیچ سنتەرێک هەیە لە هەرێمی کوردستاندا کە بە وردی چاودێری بازرگانیکردن بە مرۆڤ بکات هەڵبەت لەسەر ئاستی جیهانی هەیە لە وڵاتی سوید چەندین سنتەر هەیە کە چاودێری ئەکات لە هەرێمی کوردستانە هەمانە بەڵێ طبعاً یەک تۆزەگەڕێ بۆ دواوە بۆ قسەکردن لەسەر یاساکە و دواترین لەسەر ئەوەی چی کراوە و چیش هەیە لە هەرێمی کوردستانە طبعاً لە ساڵی 2012 یاسای ژمارە 28 ساڵی 2012 لە پەرلەمانی عێراق دەرکرا ئەم یاسایەکی تایبەتە بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق بەڵام هەرێمی کوردستانیش پشت بۆ یاسای ئەبەستە یاخود یاسای تایبەتانە ساڵی 2010 ئەم یاسای لای خۆمان جێبەجێ نەکرا ئەم یاسایە تابعێکی فیدرالی نییە تایبەتە بە تاوانێکی دیاری کراوە بۆیە لە دوای ساڵی 1990 هەر یاسایەک تابعێکی فیدرالی نەبێت لە هەرێمی کوردستان بەرکار ناکرێت ئیلا ئەگەر پەرلەمانی خۆمان بەرکاری نەکات بە یاسایەک جا بە دەستکاریەوە بێت یان هەروەکو خۆی بۆی لە ساڵی 2010 یاسای ژمارە 6 ساڵی 2010 لە پەرلەمانی کوردستان یاساکەی عێراقی وەکو خۆی بەرکار کرد واتە ئێمە پشت بە یاسای سزادانی عێراقی بەستین لەک ئەوەی کە پەرلەمانی کوردستان بە خۆی یاسایەکی تایبەتدانێ یاسای بەرەنگاربوونی بازرگانیکردن مرۆڤ نەک یاسای سزادانی عێراقی بەدڵنیایە یاسای سزادانی عێراقی ژمارە 1969 ئەوە بەرکارە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەڵام یاسای ژمارە 28 2012 کە تایبەت بوو بە بەرەنگاربوونی بازرگانیکردن بە مرۆڤ تەنها لە عێراق بەرکار بوو هەتا ساڵی 2012 هەتا ساڵی 2010 لە 2010 شەو لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەو یاسایەمان هەیە کەواتە مەکارێکی گرنگە بۆ بەرەنگاربوونەوەی تاوانەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئیشان لەسەر ئەم یاسای بوو دوای ئەو وەزارەتی ناوخۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی ژمارە 30 ساڵی 2010 دەرکرد بۆ جێبەجێکردنی بڕگە و مادەکانی ئەم یاسایە یەکێک لە مادەکانی ئەو ڕێنمایە هێنانەکایەوەی بەڕێوەبەرایەتیەکی تایبەت بوو بە بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەم بەڕێوەبەرایەتیە ڕاستەوخۆ سەر بە دیوانی وەزارەتی ناوخۆیە لە هەرێمی کوردستان لە ئێستادا 6 نووسینگەی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤمان هەیە کە ئێستا ناوەکەیان گۆڕاوە بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان کە فراوانترە هێڵی گەرممانە بەداخەوە کە ئەو یەکێکە لە پێداویستی زۆر گرنگەکان بەڵام ئەخرە بکرێتە پلانەوانێ و ئێمە لە ڕێکخراوی سیت لەگەڵ بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆ لە هەرێمی کوردستان کار لەسەر ئەوەکەین لە ئێستاە ژمارەیەک چەند ژمارەیەکی تایبەتی و دیاریکراومان هەبێت هەروەکو ئەبێ بە بەشێک لە پرۆگرامەکانمان کە جێبەجێ ئەەکەین بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر ئەم تاوانە
هەر ژمارەی تایبەت بەو نووسینگانە کە بڵاو بکرێتەوەوانێ و بەردەست خەڵک بکەوێت و بتوانن پەیوەندیان پێ بکەن کاتێکە پێویست بوو. ئەم 6 نووسینگەیە لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، لە ڕاپەڕین و لە گەرمیان لە ئێستادا فەرماندەر چۆ بۆ کردنەوەی 2 نووسینگەی تریش لە سۆران و لە زاخۆ، بەڵام هێشتا کارمەندیان بۆ دەستنیشان نەکراوە، هێشتا بە فەرمی نەکەوتونەتە کارکردنەوەوانە، بەڵام ئەوەی شەکە لە کارەکان کە کراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە. ئەگەر کەسێک دوای ئەوەی کە زانی یاخود هەستی بەوەکە کامە قوربانیەکە و خەریکە ئەبێتە بازرگانیکردن بە مرۆڤ، چۆن بتوانێت کە حەقی خۆی وەربگرێت یان لە ڕێکیەوە چۆن ئاگاداری ئەوە بێت کە شوێنێکی لەم شێوەیە هەیە کە دەتوانێت پاڵپشتی بکە ئەگەر پەیوەندی بکە بە ژمارە 190 هێڵی گەرمی بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی ئەتوانێت لە ڕێگەی ئەوانەوانە کاری بۆ بکرێت؟ من ئەتوانم بڵێم بەڵێ ئەتوانێت، بۆ لەبەر ئەوەی ئێمە وتمان نووسینگەیەکی تایبەتمان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە. هەماهەنگی هەیە، یەک و دووش هەر کەسێکی تر کە بچێتە یەکێک لە بنکەکانی پۆلیس، هەر بنکەیەکی پۆلیس بێ بەڕاستی کاتێک ئەو بەڕێزەی لەوێ ئەو دۆسیە وەرەگرێت، ئەو سکاڵای وەرەگرێت، چێتە بەردەم دادوەری بەڕێز، دادوەری بەڕێز سێری ئەکات ئەم حاڵەتەی کە ڕوویاوە لەوانەیە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بێت، ئەبێ خۆی ئەم دۆسیە نەبینێت، ڕاستەخۆ ڕەوانەی کا بۆ بەڕێبەرایەتی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان لەبەرەوەی ئەوان مختص و تایبەتن بە کاری لێکۆڵینەوە و کردنەوەی پەراو لەسەر ئەم دۆسیانە. بەڵێ دەستگەیشتن بەم نووسینگانە کارێکی زۆر گرنگە بۆ ئەوی مافەکانی خۆت وەرگیتەوانێ جا ڕاستەوخۆ بێت لە ڕێگەی ئەوە خۆت بچیت یان لە ڕێگەی ئەوە بۆ نمونە زۆربەی لەو کەسانەیە نەلای ڕێکخراوەکەی ئێمە بۆ خزمەت گوزاری لەبەرەوەی ئێستا بە شێوەیەکی فراوان بە تایبەتی لە نێوان کرێکارانی بیانیە بابەتەکە ناسێنرا و ئەی ناسن کە بەڕێبەرایەتیەک هەیە ئەکرێ مافەکانیان لەوێ بەدەست بێننەوانێ و ڕێگای تریش هەیە کە ئێمەکو ڕێکخراوی سید هەم لە ڕێگەی ئیمێلەوە بێت هەم لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەوە بێت کە تیمی تایبەتمان هەیە بۆ کارکردن لەسەر ئەم دۆسیانە بەڕاستی ئەو کەسانە یەنە لای ئێمە و ئەگەر ئەو دۆسیە بۆ ئەچێتە بنکەی پۆلیس کەوتمان بەڕێبەرایەتیەکەیە لەوێ سکاڵا تۆمارەکەن و ئیجراءاتی یاسای خۆی وەرئەگیرێ و بەو شێوەی کە هەر کەسێکی تر ئەبێت ئەو کەسەی کە بازرگانێکی بەرامبەر دەکرێت بڵێ کەسی قوربانی بۆ خۆی سکاڵا تۆمارکات یاخود سەردانی ئەو نووسینگە و شوێنانە بکە یاخود ئەکرێت کەسێکی تر کە ئاگاداری بارودۆخی ئەمە بتوانێت ئەو سکاڵایی بۆ تۆمارکات. ئەوە ئەمان هێنێتە سەر باسی ئەوەی تا تاوانی بازرگانیکردن چ جۆرێکە لە تاوانێکی تایبەتە بە کەسەکان یان تاوانێکە کە مافی گشتی تایە. بەڵێ تاوانی بازرگانیکردن نێشێکە لەو تاوانانەی کە مافی گشتی تێدایە. تەنانەت ئەگەر بە نمونە باسیکی کاکنەشان بۆی کە ڕوونتر ئەڵێیت مافی گشتی تێدایە وەکو چی نمونەکانی تایبەتەکانیش وەکوتی بە تاوانێکی تر باسکیل مافی گشتی لە کەسێک تاوانێکی دزی ڕوئات، تاوانێکی کوشتن ڕوئات، تاوانێکی بەسیترینیان نەک بەسیترینیان بەڵام ڕوونتریان تاوانی ڕووداوی هاتوچۆ. ڕووداوی هاتوچۆ زۆر جار ئەبیستی نێرە لێ ڕووداوی هاتوچۆ ڕوئەیە کەسێک تایە بەداخەوە با بڵین گیان لە دەزایات ماڵی ئەو کەسی بەرامبەر لێخۆشبوون ڕوئەیە سوڵح ڕوئەیە ئەمە نابێت هۆی داخستنی داواکە لەبەروی کەسێک تێدا مردووە مافی گشتی تێدا ئەو داوایە بۆی داواکاری گشتی و مەحکەمە بەردەوام ئەبێت لە بینینی ئەو داوایە و ئەو سکاڵایە هەتاوەکو بە کۆتا ئەگات ئەمەیە تاوانی گشتی. تاوانی تایبەتەکان کە مافی تایبەتێک تاوانێکە بەرامبەر خودی من ئەکرێت کە لە مادەی سێی یاسای ئوسوڵی محاکەماتی جەزای عێراقی باسی لەو تاوانانە کردووە کەسێک قسێکی نەشاو بە من ئەڵێت من نەتوانم لێ خۆشم کۆتایی پێ دادگاژەڵێ مادەم خۆت لێ خۆش بووی کێشەمانیە ئەگەر لە ماوەی 3 مانگە سکاڵا تۆمار نەکەم مافەکەم ئەفۆتێت ئەگەر هاتوو عوزرێکی مەشروع ئەم نەبێت بۆچی دواکەوتم کە سکاڵام تۆمار نەکردووە. بەڵام تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤوانین مافی گشتیان تێدایە. زۆربەی تاوانەکان کە لە یاساکەیە هەیە عقوبەکانی سزاکانی ئەگاتە سەر و 5 ساڵ واتە جینایەتە جونحەنیە محکەمەی جینایەت ئەیبینێ سزای تایە نەک تەنها بۆ ئەو کەسێک کە تێو ئەگرێت لەم جۆرە تاوانە بەڵکو بۆ ئەو کۆمپانیایەش کە خاوەنەکەی یان هەر کەسێک بە ناوی ئەو ئیشی کردو تێوە گلاوە لەم تاوانە ئەکرێت ڕوبەڕووی سزای دارایی ببێتەوانێ. سزای دارایی بە تەنها بەسە یاخود چەند سزای ترمان هەیە لە بچووکترینیان هەتا بەرزیان هەتا ئەعدامەڕوات؟ بەڵێ ئەم یەکێکە ئەم تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ ئەگەر ساغ بێتوانێت بەسەر ئەو کەسێک کە ئەنجامیەوە ئەگەتە ئەدامکردن بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو کەسەکە مرد ئەگەر هاتوو کەسەکە با بڵین خوار 18 ساڵ بوو مناڵ بوو با بڵین تاوان لێکراو و چەندین حاڵەتی تر کە لە مادەی 6 ئاماژەی پێیە کە ئەبنە هۆی ئەوەی کە
سزای ئەدامکردن بەسەر تاوانبارانە بسەپێنرێت بڵێ. ئەگەر تاوانەکە کاک نەژات ناوخۆی بێت هەر هەمان تاوان خاڵە سنوورەکان ببڕێ یاخو سنوور ببڕێت و بڕواتە دەرەوە هەر هەمان مامەڵی لەگەڵکری یاخو سزاکان جیاوازن بۆیان. باسی بەزاندنی سنوور و ئەو بابەتت کرد خات سنوور بە دڵنیاییەوە تاوانی بازرگانیکردن یەکێک لە ڕوکنەکانی کە پێناسەکەیەوە ئەێنین کە پێمان بڵێ گواستنەوە واتە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵام ئەشکری گواستنەوەشی تێدا نەبێت. لە سەرەتادا بەڕێز باست کرد کە لەوانەیە و کەسانی کە بە قاچاق بردن بە قاچاق ئەڕۆن لە ڕێگە تووشی ئەم تاوانە ئەبن. تەمان تاوانی بە قاچاق بردن جیاوازە لە بازرگانیکردن مرۆڤ وەکو یەک نین دوو تاوانی جیاوازن بەڵام ئەکرێت بە قاچاق بردن بێتە هۆی ئەوەی کە دواترم کەسە بێ بە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەم تاوانەی بەرامبەر بکرێت لە ڕێگا زۆرجار لە ڕێگا بە دڵنیاییەوانە چکە لە تاوانی بە قاچاق بردنە تۆ سنووری وڵاتێک ئەبەزێنی بە نایاسایی ئەم تاوانە بەرامبەر وڵاتەکە ئەنجام ئەید بەڵام لە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ تاوانەکە لەسەر خودی کەسەکەی لەسەر ئینسانەکانە کە پیرۆستترین و باڵاترین دروستکراوە. بە دڵنیایی ئەگەر هاتو سنوورەکانیش ببەزێنێت ئێمە لێرە ڕوویابێت تاوانەکە بەشێکی لێرە ڕوویابێت هەمومان ئەو سزانەی بەسەرا جێبەجێ بکە لە ناو یاسای بەرەنگاربوونی بازرگانیکردن بە مرۆڤ مەوجودە. ئەمە یەک خاڵی تر بڵێم لەسەرەوەی سنوور بەزاندن و هاتنە ئێرە و یان ئەو قوربانیانە تەوان بە هەر بەپی ئەو راپۆرتی کە باسم کرد ئاماژەم پێیان راپۆرتی وەزارەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا عێراق بە شێوەیەکی گشتی باسی عێراقەکە و هەندێک حاڵەتیش باسی هەرێمی کوردستان ئەکات هەم سەرچاوەیە هەم وڵاتی ڕاکوزەرە و هەم چۆنڵی دەستنیشنیشە بۆی کە با بڵێن شوێنی ڕوودانی تاوانەکەیە چۆن شوێن ڕووداوین تاوانەکەیە کەسانی بیانی یان کەسانی ناوخۆی تووشی ئەم تاوانە بن لە عێراقا لە هەرێمی کوردستانە. وڵاتی ڕاگوزەرە کەسەکانە هێندێن بۆ وڵاتێکی تر چەندە هەدووەسێمان هەیە کە بۆن نهێنراوە لە وعدی پێدراوە لە دوبەی لە ئیمارات لە وڵاتێکی تر ئیش بکات بەڵام هێنراوەتە ئێرە بە ئێرانە بە سووریای بە وڵاتێکی ترە چەند وڵاتێکی بڕویانە هێنرێتە ئێرە دواتر ئەچێتە وڵاتانی دراوسێ و وڵاتی با بڵێن سەرچاوەشە کەسانی خۆمان بۆ جۆری کە باست کرد ئەکرێت بە قاچاق ببرێنە دەرەوانە دواتر تووشی ئەو تاوانە بن. بابەتێکی تر هەر لەسەر راپۆرتەکە کە پلەبەندی هەیە ئەم راپۆرتە ساڵانە وڵاتەکان لە هەموو جیهان وڵاتانی هەموو جیهان پلەبەند ئەکات بە لێڤڵی 1 و 2 و 3 چەند ساڵ لەمەوە پێش عێراق و هەرێمی کوردستان با بڵێن پلەی دووەم بووین بەڵام ئەم ساڵ هاتینە خوارەوە طبعا وڵاتی زۆری تایەکەم بۆ منە قەتەڕە بۆ ئیماراتە کەیسە هەندێکیش باسیەکەین لەسەر چ بنەمایەک ئەم پلانە دیاری ئەکرێت بەڵام ئێمە هاتینە خوارەوەوانە ئێستا عێراق کە هەرێمی کوردستانی شەکرێتەوانێ لە پلە دوین بەڵام لە ژێر چاودێریان لە لیستی چاودێرین بۆ مە بەسمان چییە کە ئەڵێ ئەو وڵاتانە هەندێک کاریان ئەنجام ماوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە بەڵام هێشتاش لە ئاستی پێویستانیە هێشتاش پێویستە کاری زیاتر بکەن بە تایبەتی لەسەر بابەتی داتا و زانیاری و ژمارەکان کە بڵاو ناکرێتەوە لای خۆمان ئەوەی شێکە لە خاڵە گرنگەکان خاڵێکی تر کێشەی داتامان هەیە بە دڵنیاییەوە خاڵێکی تر ئەوەیە کە تاوانباران بە سزا ناگەن تاوانباران بە سزا ناگەن کە ئەمامان هێنێتە سەر بابەتێکی تر بۆچی ئەم تاوانباران ئەو پرسیارە بکەم کار نەجات ینی نەک هەر بۆ بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ زۆربەی بابەتەکانی تریش کاتێک هاوڵاتی کەسکاڵا تۆمار ناکات یان داوای حەقی خۆی ناکات هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوەنێ نەبوونی متمانێتی بە یاسا یاخود ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هەستەکە یاسا پاپشتی کەسی بکەر ئەکات یاخود ناچاریە هەندێک جار چەند هۆکارێکیان ئەوانەی ئەوەی جەناب فەرمودێکێکە لە هۆکارەکان بەڵام هۆکارێکی تر ئەو کاتە زۆرەی کە ئیجراءات و پرۆسێسی دادگا پێچێت یعنی کاتێکی یەک سکاڵا تۆمارەکان لەوانەیە لە ماوەیەکی کەما چەندین جار بهێنرێتە بنکەی پۆلیس ببرێتە بەردەم دادوەری بازوتەکانی وەربگیرێت جارێکی دیسان بانگ ئەکرێتوانێت خۆی ئەمە یەکێکە لە داواکاریەکان و یەکێکە لە ڕوتی دادوەری و دادگای بەڵام ئەمە چی وای کردووە کە ئەم خاویە ئەم سستیە لە ئیشەکان ڕووبە نەبوونی ژمارەیەکی پێویست لە دادوەر نەبوونی ژمارەی پێویست لە کارمەند لە لێکۆڵەری دادی لە نەبوونی پێداویستیە سەرەتاییەکانی لێکۆڵینەوە و شوێن و مەکانی لێکۆڵینەوە بۆیە ئەمانە وایە لە خەڵکەکە دەڵێ هەر ناچم بەلە چەندین جار دۆست بەدڵنیاییەوە دزیەکی لێکراوە کابرا سیارەکەی شتێکی لێکراوە ماڵەکەی شتێکی کاتێک ئەچێت ئەوێ پێ ئەڵێن ئاوایە بۆ جۆرێڵێ نەمیست
کۆتایی پێێنم لێرە سکاڵا تۆمار ناکەم. ئەم شتە ئاساییە ئەم بێنە و بەردەی یاخود لای ئێمە زیاتر شتەکە نابێ بەو دەرەجەیە بێت بە دڵنیاییەوە نابێ بەو دەرەجەیە بێت بۆ لە بەرەوەی وەکووتم ئەگەر ئەو پێداویستیانە فراهەم بکرێن ئەکرێتەوە بڕێکی زۆری کەم بێتەوە بڕۆ سەیری دادگاکانمان کە ژمارەیەکی زۆر لە پەرا و ینی دادوەرە بەڕێزەکانی بەڕاستی هەستەکەی وای لە هاتووە ئیسراحەت نەماوە لە بەروی مەجبور لە ماڵی شەوانێ ئەم دۆسیانە ئیشی لەسەر بکرێت لە دادگا ینی کاتی ئەوە نەماوە بۆ ژێن بۆ لە بەروی دۆسیەکان زۆرن عەدەدی دادگا و دادوەرەکانمان کەمن. بەڵێ ڕیزبەندیەکە پێم خۆش بۆ ئاماژێ بۆ بێ کە ئەو ڕیزبەندیە لەسەر چ بنەمایەک ئەکرێتکە وڵاتێک دەستنیشانەکرێت ئەمە یەکەمە یان دووەمە. تەبان چاودێری ئەم بابەتە ئەکرێت و چاودێری ئەم بابەتاکرێت لەسەرەوەی چی کراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە. ئایا حکوومەتی ئەو وڵاتانە هیچ گرنگی و احتیمام ئەیەن بەم لایەنە بۆ نمونە یاسایەک هەیە کە قەدەغەی بکات کە بە تاوانی بناسێنێت ئایا بەڕێوەبەرایەتێکی جهەدێکی مختص هەیە بۆ بەدواداچوون تاوانباران سزا ئەدرێن داتا و زانیاریەکان کۆ ئەکرێنەوەن کاری جدی لەسەر ئەکرێت لەسەر بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە گەر ئێمە بینە سەر یاساکە بڕی لە یاساکەەوە زۆر ڕنگڕێژێکی چاشی بۆ کردین بە هەموو ئەو سەرنجوتێ بینیانی کە هەمانە لەسەر یاساکە لەوانەیە ئێستا کاتیەوە نەبێت باسییان بکەین بەڵام ئەم یاسای جیاواز لە یاسا سزاییەکانی تر ڕگەزێکی زۆر گرنگی تایە کە ئەوش خۆپارێزیە یاسا سزایەکانی ترمان یەت تەعامل لەگەڵ تاوانەکە ئەکات دوای ئەوەی کە ڕوئەیەت بەڵام ئەم ئەڵێ نەخێر وەرە با کار لەسەر ئەو بکەین ڕێگری لێ بکەین پێشەوەی ڕووبات کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆیە پێمان ئەڵێت پێویستە لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی هەرێم پێک بێت لیژنەی لاوەکی لەسەر ئاستی پارێزگاکان و لەسەر ئاستی ئیدارە سەربەخۆکانە بێ دروست بکرێت بۆچیمانە ئەم لیژنانە یاساکە کارەکانی ئەرکەکانی بۆ دیاری کردوون ئەم لیژنانە لە زۆر جهت و لایەن پێگەن لە وەزارەتی ڕۆشنبیری خوێندنی باڵا پەروەردە ئاسایش پۆلیس زۆربەی تری وەزارەتەکان دەستەی سەر بەخۆی مافەکانی مرۆڤ ئەمانە ئەندامن کاتێ ئەمانە کۆ ئەبنەوە کە لیژنە لاوەکیەکان ئەبێت هەموو مانگێک جارێک کۆ بێتەوە لیژنە مەرکەزیەکە واتە لیژنە سەرەکیەکە ئەبێت دوو مانگ جارێک کۆ بێتەوانێ یەن دراسی ئەم حاڵەتە ئەکەن لەکوێن حاڵەتەکانی بازرگانیکردن ئەمانە لایەنە پەیوەندیدارەکان یەن پێکەوە هەر یەکەو لە منتەڵقی ئیشەکەی خۆیوانە یە باز لەسەر ئەم دۆسیەکە چی بکەین بۆ بەرەنگاربوونەوەی پلانمان چیە خطەمان چیە و دواتر بەرزەکەنەوانە بۆ سەر و بۆ وەزارەتی ناخۆ کاری لەسەر بکەن بەڵام ئایا ئەم لیژنانەمان تا ئێستا بە شێوەیەکی چالاک ئیشەکانیانەکەن ئەتوانم بڵێم نەخێر بۆیە ئەوە یەکێکە لە حاڵەتەکان بابەتێکی تر لەم یاسایە هەیە لە یاساکانی ترا زۆر بەدی ناکەیت بابەتی خزمەتگوزاری و پاڵپشتی بۆ قوربانیانی ئەم تاوانە کە لە مادەی 11 فقەڕی بۆ بڕگەی بۆ هێناوین کە ئەڵێت حکوومەت بەرپرسە لە پێشکەشکردنی ئەم خزمەتگوزاریانە بۆ ئەو کەسی تووشی بۆ نمونە کاتێنێک سەرکرێکاری بیانی پێدانی کارتیمانەوە بە شێوەیەکی کاریە تاوەکو دۆسیەکانیان یەکلایە بێتوانێ بابەتی لانی وەرگێڕان و تەرجمەکردن لە بەروی زمانی وڵاتەکەت نازانێت تەنانەت پاڵپشتی دارایی دابینکردنی شوێنی کیمانەوە شێڵدەر هەتاوەکو کەیسەکانیان یەکلایەتەوەن ڕەوانەکردنەوەیان بۆ وڵاتی خۆیان هێنانەوە عادەی تەهیلیان واتە دووبارەشیانەوەیان لە ناو کۆمەڵگە و خستنە سەرکاریان جارێکی تر و وەخستنە بەر خوێندن و زۆرن ئەو خزمەتگوزاریانەی ترکە لە یاساکە ئاماژەی بۆ واتە ئەکرێ بڵێن قەرەبووەکان هەم مادیە هەم معنەویە بەڵێ بەدڵنیاییەوە کاک نەشاد ئەگەر جۆرێک لە جۆرەکانی تاوان کە ئەنجامەدرێ بەرامبەر بە کەسێ بێ یان لە گروپێ بێ هەر کەسێ بکە ئەنجامەدرێت ئەگەر تاوانەکە هەڵبەت ئێستا تەکنیکی تاوانەکان ئەوەنە گۆڕانکاری بەسەردا هاتووە ڕەنگە لە یاساکانیشە باز نەکرابێت ئەگەر تاوانێک لە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ باز نەکرابێ چۆن مامەڵی لەگەڵکرێت یاساکە پێمان ئەڵێت هەر تاوانێک هەر حاڵەتێک لەم یاسایە دقی لەسەر نەهات بوو ئەگەڕێنەوە بۆ یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 بۆیە لەوێ هەج بڕکێک بەسەر ئەو حاڵەتی کە ڕووی و جەنابەت باسی کرد جێبەجێ ئەبێت خاڵێکی تر کە لەسەر ئەو لەو پرسیارەوە ڕامانەکەشێت باسی بکەین تێکەڵبوونی ئەم یاسایە لەگەڵ یاساکانی ترە ئەوەژێکە لە هۆکارەکانی کە لەوانەیە بڵین بە تایبەتی بۆچی تاوانکارانی ئەم تاوانە سزا نەدرێن ئەم یاسایە ئەگەر وردبوونەوەیەکی لەسەرتاوە وتم تاوانێکی تۆزێ ئاڵۆزە تاوانێکی نادیارە ئەگەر وردبوونەوە و لێکۆڵینەوەیەکی ورد و درشت نەکەین لەوانەیە بۆمان دیاری نەبێت ڕوون نەبێت تاوانێک کە ئەمە
بازرگانیکردن بە مرۆڤیان بیان بەدڕەوە شتێ بۆ نمونە ئێمە یاسای ژمارە 8 ساڵی 1970مان هەیە کە کار لەسەر بەرەنگاربوونەوەی بەدڕەوە شتی ئەکات. جۆرێک لە جۆرەکانی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بەکارهێنانی ئیستیغلالکردنی کەسەکانە لە کاری لەش فرۆشیە. چۆن ئەم دوانە لێک ئەەکەی توانێ، چۆن ئەم دوانە ئەزانی کامی یاسایانی بەسەرا جێبەجێ ئەبێت. هەردووچیان یاسایەکی زایی تایبەتن بۆ حاڵەتێکی تایبەت هاتوونەتە کایەوانێ. وی پێویستمان بە لێکۆڵینەوەیەکی وردە بە لێوردبوونەوەیەکی زیاترە لەوەی کە چی ڕوویەوە بە گوێگرتنی زیاترە لە قوربانیەکە بۆ بەداخڵکردنی قوربانیەکەی لە ناو دۆسیەکە یا گوێی لێ بگرین چۆن و ئەرکانەکانی جەریمەکە دیاری بکەین بۆ لە بەرەوەی ئەگەر وا نەکەین سێرەکەین لێمان تێکەڵا بێت تەکیفی قانونیەکەی بە جۆرێک بکەین نەچێتە چوارچێوەی یاسایەکەوانە ناچێتە چوارچەوەی ئەم یاسایی ترەوانێ. بۆی هەموو جارێ ئەڵێن لێکۆڵینەوەیەکی زیاتر ورتر زۆر پێچکە کەوتمان یاسایەکی تایبەتە واتە تاوانێکی تایبەتیشە کەوتمان تاوانێکی تایبەتە واتە ڕوکنێکی زیاترمان ئەوێت بۆ تەشکیلبوونی جەریمەکە کە خۆی لەو نیەتی بەکارهێنان و خراپ بەکارهێنان و ئیستیغلالەیە ئەبینێتەوانێت بۆ مەنفعەتی مادی کە ئەمە جیایەکاتەوانێت لێکێک لەو تاوانانەی تر کە لە یاسای سادانی عێراقیە بەڕاستی ئەنجامەدرێت. دەستەکانە خۆش بێکار نەژان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت بۆ هیوایی کە تەواوی لایەنە پەیوەندیدارەکان کە لەم بەرنامەیەدا ناوت هێنان بەجددیەوە کار لەسەر ئەم بابەتە بکەن. ئەگەر یەک دەرفەتی بچووکیش بابێت هەر وەکو بەشێک لە کارەکانمان بڵاوکردنەوەی هۆشیاری هەر ئەمڕۆ لە هەرێمی کوردستان وەکو ڕێکخراوی سیت چەند چالاکێکمان هەیە یەکێکیان لە فامیلی مۆڵی سلێمانی کە لەوێ چەند چالاکێکمان هەیە لەسەر ئەم بابەتە بە هەمان شێوە لە فامیلی مۆڵ لە هەولێر و لە دوهۆک مۆڵیش لە دوهۆک چالاکیمان هەیە لەسەر هۆشیارکردنەوە نانسانی ئەم بابەتە بە کەس بۆی لە بەرەوەی تاوانی بازرگانیکردن ئەڵێت هەمومان ئەتوانین بەرەنگاری بینەوانێ چۆن لێی فێربین و دواتر هۆشیارێکە بڵاو بکەینەوانێ تا دووربین لەم تاوانە هەم خۆمان هەم کەسانی دەستا خۆش بێ و ماندوو دەبن بە هیوای بەردەوامی زیاتر و خزمەتی زیاتر بە مرۆڤایەتی. سپاس بۆ بەڕێز نەژاد ئەبوبەکر کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارە سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان راپۆرتێکە تایبەت بە زیانە مەترسیدارەکانی غازی تەباخ هەڵبەت ئێستا لە هەموو شوێنێک زایەخود لە نێو ماڵەکاندا چێشخانە و ڕێستۆرانتەکان هەمووی غازی تەباخی تێدایە. جا باسە زیانە مەترسیدارەکانی دەکات با بزانین زیانەکانی چییە؟ غازی تەباخ چۆن دەبێتە هۆی مەترسی بۆ سەر تەندروستی ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی شێرپەنجە بەهۆی ئەو جۆرە غازەوە. چۆن مەترسیەکانی غازی تەباخ کەم بکەینەوە؟ بەپێی لە کۆڵینەوەیەکی نوێ دەرکەوتووە کە غازی تەباخ زیانی هەیە لە ژیانی ڕۆژانەماندا بۆ خواردن دروستکردن و چەندین کاری دیکەش بەکاردەهێنرێت. بەهۆی چەند مادەیەکی کیمیاییەوە غازە شەهراوی شێرپەنجەیەکان بەرهەم دەهێنێت. بەپێی لە کۆڵینەوەکە ئەم چەند مادەیە دەتوانن بگوازرێنەوە بۆ ژوورەکانی تر و زیان بە تەندروستی بگەێنن. باس لەوە دەکات کە دەبێتە هۆی توشبوون بە چەند جۆرێکی شێرپەنجە لەوانە شێرپەنجەی خوێن و سیەکان. ئاماژە بەوە کراوە لە لێکۆڵینەوەکەدا گازی ژەهراوی غازی تەباخ دەبێتە هۆی کەم خوێنی و خوێنمەین و زیان بە مۆخی مرۆڤ دەگەێنێت جگە لە زیانەکانی بۆ پێست. پێشتریش لە توێژینەوەیکی زانکۆی ستانفۆرد ئاشکرا بووە کارپێکردن و بەکارهێنانی سۆپای غاز و هەموو ئامێرانی غازیان تێدا بەکاردێنرێت لە پلەی گەرمی 350 پلەی فەهرەنایتدا دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی غازی ژەهراوی ناوماڵ کا دەبێتە هۆی شێرپەنجە. ڕۆب جاکسۆن نووسەری سەرەکی توێژینەوەکە و مامۆستای زانستی زەوی لە کۆلێژی ستانفۆرد دەڵێت هەواگۆڕکەی بەردەوام کردنەوەی پەنجەرەی چێشتخانە و ژوورەکانی ماڵەکە یارمەتی دەردەبن بۆ کەمکردنەوەی ژەهراوی بوون بەو گازە ژەهراویانە. ئەو توێژینەوەیە ئاماژە بەوە دەکات کە مادەی بێنزۆڵ کاتوێنەرێکی کیمیاییە مادەیەکی شێرپەنجەی مەترسیدارە و لە ڕێگەی هەڵمژینی و بەرکەوتنەوە لەگەڵ پێست یان کاتێک بێئاگایانە لە کاتی خواردن دروستکردن هەڵدەمژرێت کاریگەری لەسەر سیستەمی بەرگری لەشی مرۆڤەکان دروست دەکات و دواتریش دەبێتە هۆی هەوکردن. لا دەرەنجامی ئەم توێژینەوەیەدا هاتووە کە ئەم گازە ژەهراویانەی غازی تەباخ و فڕن و گەرمکەرەوەکان لاجگەرە مەترسیدارترن بۆ سەر تەندروستی و ئامێری پاڵاوتن و فیلتەری غازی تەباخ کە ناسراوە بە مورەشاح ناتوانێت ڕێگری بکات و ئەو گازە ژەهراویانە فڕێ بداتە دەرەوە
دواتر دەبنا هۆی کێشەی تەندروستی بۆ سیستەمی هەناسەدان و سیەکان بۆ ئەوەی پێویستە خۆپاراستنە بە شێوەیەکی بەردەوام کە ئەویش خۆی لە ئاڵگۆڕی هەوا و کەمتر بەکارهێنانی تەباغی غاز دەبینێتەوە با هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان. کە وەرزی هاوین دێت یەکێک لەو میوانەی کە تایبەترینە لە وەرزی هاویندا و خەڵک زۆر ئارەزوی خواردنی دەکات و خواستێکی زۆری لەسرە شووتیە. لە تەقتەق جوتیاران و کرێکاران لە بەیانیان زوودا دەچن بۆ کۆکردنەوەی شووتیەکان لەبەرەوەی کە ئەڵبەت وەرزی هاوینە پلەی گەرما زۆر بەرزە لەگەڵ ئەوەی کە نزیک دەبێتەوە لە کاتەکانی نیوەڕۆ تیشکی خۆر ستون دەبێت واتە پلەی گەرمی بەرز دەبێتوانێت ئەگەری ئەوە هەیە کە خۆریان بەردەکەوێت بسووتێ یا بڵێ پێستیان بسووتێت جا لەبەر ئەوە بەیانیان زوو دەڕۆن بۆ کۆکردنەوەی شووتیەکانیان با زانیاری زیاتر لەم راپۆرتەدا کە ئاماج بۆی ئامادەکردوین ببینین. لا بەیانێکی زۆر دەست دەکەن با لێکردنەوەی بەرهەمی شووتی پێگەیشت و باش و مامناون لێ دەکەنەوە. کارەکان بەهرەوەزی ئەنجام دەدرێن و دابش دەکرێن. جوتیارانی سنوورەکە بەشێکی زۆری زەویەکانیان دەکەن با شووتی و ڕێژەیەکی باش لە خواستی بازاڕەکانی ناوخۆ پڕ دەکەنەوە. ئێمە ئێستا ئەیڕنین ڕێگە چێتە بازارەوە. ئیتر تامێکی جیاوازی هەیە ئیتر بڵێن ئێستا ئێمە بە نمونە ئەم شووتیە دەرمان نەکراوە یعنی لێ ئەخۆی فەرقی گەلێ زۆرە لەگەڵ هی ئێرانە لەگەڵ هی بڵێن تورکایە لەگەڵ هی شوۆنیکەیە ئیتر هە لە هەر شوۆنێکەوە بێ ئەوە ئەینێرین بۆ سلێمانی حالێن ئەنجا لە دەور پشت خۆشمان بڵێن لەو منتیقەیە لەو سەرجانانە خەڵک دێ لێرە بارێکە و ئیتر بۆیە بین و ئەم شووتیە ئیتر لەوانێ بڵم لە 10 کیلۆ بەرەو ژوور نەبێ ئاخوریە هەمووی ئاخوریە لەخوا بەزێ ئەمە ڕقەیتیانە بەزەو پارچەیەمان کڕی ئەوە لەوانەیە بڵێم نیواونیوی ڕقە بوو. بوونی ئاوی پاک و خاکێکی بەپیت و کەش و هەوایەکی گونجاو هۆکارم بۆ بەرهەمهاتنی شووتێکی زۆر باش و ڕنگ سوور و لە تام شیرین. شفتی شازن شفتی سوور و شیرنە. دوای نێژی بەیانی دێن دا بەشێکە هەرێکە و ئیشی خۆیەکە ئیتر بین بۆ بازار ساغەکەی نەوانێ کە شووتەکەی جوان بێ سەرفە بێ جوانیش نەبێت ئەمێنێتەوە وەڵا ئەوەی کە بەکەڵک بێ ئەوەی کە جوان بێ بەکەڵک بێ بۆ بازار ئەوەی کە بەکەڵکیش نامێنێتەوە یان ێدن بە ئاژەڵیان بخۆی منێتەوە تایە ئەزیێتەکە یەکجار زۆرە یعنی لە بەهارەوە دەست پێەکەن ئەیشێڵن ئەو ناوە ئیتر لە ژێر لایلۆنا ئەیچێن هەتا دێتە بەرهەم هاوینان هاوینانیش ئیتر جار وایان گڕای با و شووتیە بای ئەومان دووبوون نەنیە کە ئەزیێتیان پێوە چەشتووە یعنی هەر شتێکە لێ ڕاتوین و خۆمان پێوە سەر قاڵ کردو هیچ بای ئەو ئەزیێتە نییە کە ئێستا خەریکین ئەگەر حکوومەت هاوکاری جوتیارەکان بکە هەلی کار زیاتر ڕەخسێ بۆ خەڵکە. لاسنووری نەحیەکانی تەقتەق و سێگرکان لا کۆیە ئاغزەلەر لاسنووری چەمچەماڵ و نەحیەی شوان لە کەرکووک کە بەشێکی زەویەکانیان دەکەوێتە دەوروبەری زەی بچووک گرنگی زۆر بە کوشتتوکاڵ دەدرێت شووتی یەکێکە لەو بەرهەمانە و ساڵانە سەدان دۆنم دەکرێن بەو بەرهەمە. ئامانج جومعە گەلی کوردستان تەقتاق. بەڵێ خۆشەویستان دەچینە لای یەکێکتر لە بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە راپۆرتێکە باز لە زیانەکانی شەکری دروستکراو دەکات با بزانین زیانەکانی چین و بەتایبەت لەسەر تەندروستی مرۆڤ. شەکری دروستکراو یاخود سێنتاتیک کە پێی دەوترێت ئەسپارتام یەکێکە لە بەناوبانگترین شیرینکەرەوەی دەستکرد. کاریگەری خراپەکانی شەکری دروستکراو لەسەر جەستەی مرۆڤ چین. ئەم شەکرە ئێستا چۆن بەکاردەهێنرێت و زیانە تەندروستی خراپەکانی تا ئێستا چی؟ شەکری دروستکراو یاخود سێنتاتیک کە پێی دەوترێت ئەسپارتام یەکێکە لە بەناوبانگترین شیرینکەراوە دەستکردەکان کە دەرکەوتووە ئەگەری شێرپەنجەی هەیە. ئاژانسی نێودەوڵەتی بۆ توێژینەوە لەسەر شێرپەنجە کە بنکەکەی لە شاری لیۆنا ڕایگەاندووە
ئەسپارتام گومان دەکرێت بەکارهێنەرەکانی تووشی شێرپەنجە بکات بە پێی چەند پۆلێنێک و کۆکردنەوەی چەند بەڵگەیەک لەسەر ئەم مادەیە دەشێت ببێتە هۆی شێرپەنجە. ئەمە لە کاتێکدایە ئەسپارتام یەکێکە لە شیرینکەرەوە بەناوبانگەکان کە لە جیهاندا بەکارهێنەرێکی زۆری هەیە. لە لایەکی ترەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی شیرینکەرەوەی ئەسپارتامیان بە ئەگەری شێرپەنجەیی ناساندووە. بەڵام ڕێکخراوەکە باز لەوە دەکات ئەگەر بە بەرنامە و با ڕێکخراوەی بەکار بهێنرێت مەترسیەکانی زۆر کەمتر دەبنەوە. با پشت بەستن بە بڕیارەکانی دوو لیژنەی جیاوازی سەر بە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە چەندین بەڵگەی شیکاری زانستیان لەسەر ئەم مادەیە کۆ کردوتەوە هەڵسەنگاندنیان بۆ بڕی ئەم مادەیە کردووە کە کاتێک ڕۆژانە کەسەکان بەکاری دەهێنن گەیشتونەتە ئەو ئەنجامەی ئەسپارتام مەترسی گەورە دروست دەکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەر لە ڕاگەیاندنەکە فرانسیسکۆ برانکا سەرۆکی بەشی خۆراکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕوونکردنەوەی تەواوی لەسەر ئەم دەنگۆیانە ڕاگەیاند کە خواردنی ئەسپارتام کە وەکو جێگرەوەی شەکر بەکاردێنرێت وەکو ئەوە وایە کاکۆلا لەگەڵ شەکر بخۆیت. بۆیە ئەگەر خەڵک دەیەوێت خۆی بە دوور بگرێت لە مەترسیەکان ئەوە پێویستە شەکر بخوات نەوەک سێ جۆر شەکر بخوات لە یەک کاتە، واتە هەرێک لە شەکری کالۆری و شەکری دروستکراو و شەکری دەستکاری کراو. هەرچەندە هەتا ئێستا بۆچوونی جیاواز هەیە لە سەرزانەکانی شەکری دروستکراو هەرێک لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵ ناسراو بە FAO لیژنەیەکیان پێکهێناوە بۆ زانین و پڕشڕاستکردنەوەی ئەو ئەگەرانە، بەڵام لیژنەکان کۆکن لەسەر ئەوەی کە ئەسپارتام یاخود شەکری دروستکراو دەبێت ڕۆژانە کەمتر لە 4 میلیگرام بەکار بهێنرێت. سۆران دڵپاک کە ماوەی 10 ساڵە کاری خۆبەخشی دەکات لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادە کردین با بزانین سۆران دڵپاک کارە خۆبەخشیەکەی لە چ بوارێکدایە و چی دەکات. سۆران دڵپاک تەمەنی لە سەرچلەکاندایە و زیاتر لە 10 ساڵە لە قەزایڕانیا کاری خۆبەخشی دەکات. ئەو دەڵێت کاری خۆبەخشی فێری کردم، هەموو شتێک پارە نییە و دەتوانی ئیش بکەیت و بەرامبەر وەرنەگری، بەڵام لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسوودەبی. ئەو پیشەکەی بەکاردێنێت بۆ خزمەتی گشتی. یارەکاری خۆبەخشی ئامانجێکی پتەوی هەیە لە ڕووی پڕکردنەوەی کۆمەڵێک کەلێنی حکومی. ئەمە لێرەدا لەوانەیە تا ئەندازەیەکی زۆر ماجووبوونیمان هەبێت کە لەبەرەوەی ماجووبوونیەکە لە کاری خۆبەخشیدا ئەهمیەتێکی گەورە لەوانەیە هەموو شتێکیش پارە نەبێ لە ئامانجی کاری خۆبەخشیدا. دیارە کاری خۆبەخشی لە ڕووی ئینسانیەتەوە ئیمانێکی بەهێزی دەبێت. چیرۆکی سۆران دڵپاک جیاوازترە لە چیرۆکی ژینگە پارێزانی تر. ئەو خولیە زۆری بۆ خاوێنی هەیە، هەمیشە حەز بە هاوکاریکردنی کەسانی دەوروبەر دەکات. ڕۆژانە بەردەوام سەرجەم پارک و باخچەکانی سنوورەکە پاک دەکاتەوە. کارەکەی سۆران بۆ بەدەستهێنانی پارە نییە، بەڵکو و کاری خۆبەخشیە کە ئامانج لێی پاراستنی ژینگەیە. کە دێن بۆ خزمەت ئەمە لە شەشی بەهانی بۆ شەشی ئەوارە ئیش دەخێن، لە شەشی بەهانی بۆ شەشی ئەوارە. دیارە ئێمە خزمەتەکانمان هەمووی بۆ مەسلحەتی گشتیە و شوێنە گشتیەکان بە تایبەتی ئەو شوێنانی کەوا قەربارک و خەڵک زۆر لێدا دەنیشێ، بڵێ شوێنە باخەکان، باخ و پارکەکان زۆر ئەساسن دەبێت بە بەردەوامی خزمەتیان تێدا بگرێ پاک بکرێنەوە. بۆیە ئەمە کاتێک کەتی سەرتا دەکەین بە پاکردنەوەی ناو سەوداییەکە بۆ ئەوەی کەوا پاک و خاوێن بۆ خەڵکی لێدانیش. سۆران وەک هەمیشە دەم بە خەندەیە و کەسێکی زۆر خۆشەویستە لە قەزایڕانیا، بۆیە ناویان ناوە سۆران دڵپاک، چونکە کارەکانیشی زۆر بە پاچی ئەنجام دەدات. لەگەڵ تەواوبوونی کارەکانی
بە دڵخۆشیەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە چونکە 4 منداڵ لە چاوەڕوانی گەڕانەوەی سۆرانن. ئیبراهیم عەبدوڵڵا، گەلی کوردستان، ڕانیا. نمونەی کاکە سۆران زۆر بێت لە کوردستان و لە تەواوی دنیادا بەت کارێکی پیرۆزە لەگەڵ ئەوەی کە کارێکی خێریە و کارێکی مرۆڤانەشە خزمەتێکی گەورە بە مرۆڤایەتی دەگەێنێت بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێکمان گەاندبێت بە ئێوەی ئازیز و خۆشەویست. تەواوی بڕکە و بابەتەکانمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن هەتا سبەینی و لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش بۆ گەشتایەکتان، خۆتان لەگەڵ.